ئەمە ساڵەکانی 1970 2025ەوە سعات 5 ئێوارەیە و من و تۆ لێرە چین عراق دەرەدەین و خەریکا پڕوکەین ئەی هەنجیرەکە چۆن ناپڕوکێ، ئەی هەنارەکە چۆن ناپڕوکێ، ئەی شووتێکە چۆن زەرد نابێ، ئەی تەماتەکە چۆن لایەکی ناسووتێ، ئەی خەیارەکە چۆن خراب نابێ. کەواتە هەمیشە من باسم کردووە 15 ساڵ پێش ئێستا کە ئێمە بێ کارێ بکەین ئەم کەشەی کە هاتووە بەسەر هەرێمی کوردستان و عێراقا ئێمە تێیپەڕێنین تا دەبێت سیستەمەکەی بگۆڕن کارتی کوشت و کاڵ من هاوارم لێ کردووە ئێستا ساڵەکانی هەشتانیە کەواتە بێ چی بکەین کەواتە ئەبێ ئێستا بیرۆکەیەکی نوێ بینینەوە کایە بۆ ئەوەی نائیلاجی دارەکانمان لە کرمی حەفار و لە سوتاوی و لە بەروبوومێکی قرچەڵ و لە بەروبوومێکی بەسپێتی تەقی و لە بەروبوومێکی سوتاو کە 250 دینار ناکە خۆمان بپارێزی ئەوی ژەوەیەکە بتوانین لە هەرێمی کوردستانە ئیشێ بکەین لەسەر دارەکانمان بە سالمی بێنێتەوە ئەگەر تۆ شووتێکی جوانت بێ ئەگەر تۆ تەماتێکی جوانت بێ ئەگەر تۆ خەیارێک و بەرومێکی جوانت بێ ئەبێ ژینگەی وڵاتمان سەوزکەین ئەبێ شێر دروستکەین ئەبێ ئێمە کارێ بکەین باران بۆ خۆمان پیا بکەین بەچی بەڕێی سەوزایی بڕۆ تایلند بڕۆ دایم لێرە گەرمترە بەڵام گەرمایەکی شێدارتر ئەگەر ڕۆژی سێجار خۆت نەشۆی تۆ ئیسراحەت ناکەی بەڵام لای ئێمە گەرمایەکی وشک جەرەکبەر بەروبووم سووتێنەر گەڵا سوتاوی کەواتە ئێمە بێ فکرەکانمان بگۆڕین لەسەر کەرتی کوشت و کاڵ ئەو دارانی کە فاسیلیان زۆرە ئێستا من و تۆوە ساوین لێرە تۆ پشت کردۆتە قیبلە من ڕووم کردۆتە قیبلە فەرمەوە ناوچاوی من سوتا بەڵام تۆ مرتاحی سێری ئەو مەترەکە لەو مەترا چۆن نتوانین ژینگە دروستکەین هەر ئێستا تۆ ببەرە شوێنی من یەک دەقە حەزەکەم بێتی شوێنی ئایسە تۆ مرتاحنیت ئێستا من مرتاحم و فێنکیشم کەواتە بێرە شوێنی خۆ بە بەرنامەکە تێک نەدەین باشە کەواتە ئێمە ئەگەر من دارێک بم ئەم لایم سوتاوە باشە ئەگەر لە تۆ نزیک بووم ئێستا مرتاحمە سێبەرەکە کەواتە ئێمە ئەبێ بیرۆکەکانمان لەسەر کەرتی کوشت و کاڵ لە هەرێم بگۆڕین.